بهشون رسیدگی میکنن. این هم همینطور سەرەتا بە ناوی خی گەورە من نەخشی نامیق ساڵی هەفتا لەدایک بووم ئەو ڕۆژەی کە پێی ئەوترێ 16 چواری هەشتاهەشت ئەو 16 چوار ڕۆژی ئەنفالە ڕۆژی ئەنفالی ڕۆژێکی ناخۆش و قورس و ناڕەحەت و زۆر زۆر ترسناکە لە مێژووی کورد و کوردایەتی و سنووری گەرمیان تا هەڵەبجە هەمووی پێوەی ئەتلێتەوە تاوەکۆ ڕۆژەشی مابێت لە ژیانە چونکە کەسوکارەکەی زۆرینەی کەسوکاری لەدەستدا بە ئەوەی کە نازانێت چی بەسەر هاتووە بۆ کێ ڕۆشتۆ و پاشماوەیان چی بەسەر هاتووە. تاوانەکەش ئەسڵی تاوانەکەیان هەمووی ئەوەیە کە کوردن و کورد بوون. کوردبوونەکە وای لێکردن کە ئەویان بەسەر بێت نیواونی و بەشێک لە خێزانەکانیان بخرێتە ژێر خاک و لە ژێر خاکیش نەبێ. دوو لە ڕووی بیسەران زۆربەی جەستەکانیان ئەوەی کە باس ئەکرێت من خۆم پاشماوەی ئەنفال کەسوکارم هەیە خاڵزایەکەم هەر لەوێ بەجێ ماوە. باوکەکەی لە باسکردنی ئەحداسەکە تووشی جەڵدە بوو جەڵدە لێدا نەیتوانی بژی بۆ لەبەرەوەی کەم ئاساتەکەی هاتۆ یاد ئەڵێ سەری مناڵەکە و قژی مناڵەکەم بەدەمی سەگەڕەشەکانی نوگرە سەلمانەوە ئەبینی. ئەمە کارەساتێکە مێژوو بیری ناکە خەڵکیش لە بیری ناچێ. هیوادارین حکوومەتی هەرێم و لایەنی دەسەڵات بتوانن هەوڵێ بن بۆ هێنانەوەی هیچ نەبێ ڕووفات و پاشماوەی ئەوانەی کە لەو شوێنانە ژێر خاکەوتون و سەرخاکەوتون و لەوێ ماونێتەوە لەبەرەوەی خەڵکەکە دڵنیا بێت چاوەڕوان نەبێت تاکەی چاوەڕوانی تاکەی تامەزرۆی چاکەی بێ ئومێدبوون لە هەموو خزمەتگوزاریەک و لە هەموو کارێکی مرۆیی کە بەرامبەر ئەو خێزانانە بمێنێت.